لە یاریەکانی هەفتەی سێمی خولی لاوانی کوردستان و لە کۆمەڵی یەکەم تیپی لاوانیانەی هەندرێن پێشوازی لە ڕواندز کرد. لانیوە یەکەم لە سەرەتاوە تیپی خاوەنماڵ لە میوانەکەی باشتر دەردەکەوت و بە چەندین شێوە هەوڵی گۆڵ تۆمارکردنیان دەدا. دەرفەتەکان بە ئاسانی لەدەستدران تاوەکو لە خولەکی 16 موسلیم حەمید بە ئەسیستی هاوڕێ ئیبراهیم توانی گۆڵ یەکەم بۆ لاوانی هەندرێن تۆمار بکات. هەندرێن لە تاگلایانی یاریکردن بەردەوامی هەبوو، هێرشەکانیشی درێژە پێدا تاوەکو لە خولەکی سیویەک ناوبژوان لێدانێکی سزای بۆ ئەژمارکردن. هەڤاڵ فەهەد جێبەجێ کرد و سەرکەوتو نەبوو لە گۆڵ تۆمارکردن. چەند دەرفەتێکی دیکە بۆ لاوەکانی هەندرێن هەڵکەوت، بەڵام گۆڵی زیاتری لێوە بەرهەم نەهاتوو. نیوە یەکەم بەم ئەنجامە بە کۆتا هات. لە نیوەی دۆم یارزانانی تیپی لاوانیانی هەندرێن پشتیان با لێدان لە دەرەوەی هێڵی سزا دەبەستا، مەترسیشیان خست بۆ سەر گۆڵی ڕواندز. لە بەرامبەردا تیپی میوان لە تۆپە جێگیرەکان پڕ مەترسی بوو، خەریک بوو با گۆڵیش بگات. گۆڵپارێز و ستونیانی هەندرێن بربەست بوون. لە خولەکی 55 زیاد ئیسماعیل تۆپێکی لە موسلیم حەمیدی هاوڕێی وەرگرت و بە شێوازێکی جوان گۆڵی دۆمی بۆ تیپەکەی زیاد کرد. لە خولەکی 71 زیاد ئیسماعیل ئەسیستێکی بۆ ئاری زراری هاوڕێی کرد و ئەویش گۆڵی سێمی بۆ تیپی لاوانیانی هەندرێن تۆمار کرد. هەرچەندە هەندرێن بەم ئەنجامە ڕازی نەبوو، هەوڵی بۆ ئەنجامی گەورەتر دەدا، بەڵام فیکەی کۆتایی نابژوان لێدرا و لاوانی هەندرێن بە ئەنجامی 3 گۆڵی بێوەڵام لە یاریەکە براوە بوو. الحەمدوللا سەرتا سوپاس دەخوای گەورە ئەمە لە گەمە یەکەمدا لەگە خاک تووشی تعادول یەکسان بوون ئەوەش دەکەڵێتەوە سەر غەڵەت فەریەکانی لاعبی. الحەمدوللا لەو یاریەدا توانیمان هەڵەکان بقۆزینەوە، 3 بەیس توانیمان یاریەکە سەرکەوتن بەدەست بێنین. ئەمەش کە فەریقەماندانە منافسی دەوری دەکەین ئینشاڵڵا بەتەمای خۆی 2 گەممان لە پێشمایە لەگە پێشمەرگە و لەگە پێرسی سیقەمان بەخۆی دەتاین لە هەردووچیان بینەوە ئینشاڵڵا. لای سەرەتا دەست خۆش بلەوەی لەو مادیبوونەی کاتای ڕاهاتینە دواترش ناومەلعبی خۆیان بوو، ئەوان باشتر گەمەیان کرد و فرسەیان زیاتر بوو. ئەمەش فرسەمانەوە بەس تقریبین مەلعبیوان زۆر گەورەتر بوو لە ئێمە. ئەمەش زۆر نابی دەستن بە تەمرین کردیەوە، تقریبی 3 مانگەبی ئەوان 6 مانگە 7 مانگەبی دەستیان بە تەمرین کردیەوە. لە ڕووی لیاقە و لە ڕووی هەموو شتەوە لەمە باشتر بوون و ئەنجامەکەش لە ڕوویوان بوو. بەم شێوەیە تیپی لاوانیانی هەندرێن لە 2 یاری بۆ خاوەنی 4 خاڵ لە خانەی سێمی کۆمەڵەکەیەتی. یاری داهاتووشی بەرامبەر پێشمەرگی هەولێری هاوشاری دەبێت، ڕواندزیش لە 3 یاری هیچ خاڵێکی نییە. هەفتەی داهاتووش پشوو دەبێت. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.